بەسام عەلی خوێندکاری ماستەر لە زانستە سیاسیەکان و کاکێ من فەرید چالاکی واری کۆمەڵگەی مەدەنی و بەکالۆرێز لە یاسای نێودەوڵەتیدا زۆر بەخێر بێن خۆشحاڵین بە ئامادەبوونتان لە بەرنامەی ئەمڕۆ. زۆر سپاسکار بەڵێ بینەرانی بەڕێز ئاگادارتان ئەکەینەوە کە بەرنامەکەمان ڕاستەوخۆیە ئێوە بەڕێز دەتوانن هەر پرسیار و تێبینیەکتان هەبێت لە ڕێی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەکەەوە دەنووسرێت ئاراستەی هەردوو میوانی بەڕێزی بکەن هاوکات ئەتوانن پرسیار و تێبینیەکانتان لە ڕێگەی ئەو ئیمێل و پیجی ڕەهەند کێنێن لە فەیسبوکدا ئاراستەی هەردوو میوانی بەڕێزی بکەن. کاکێ من سەرەتا لە بەڕێز دەست پێ دەکەم، ئایا ترسێک مەیلێک یاخود هەست بە ترسێک بە مەیلێک دەکرێت بە بەرەو فراوانبوونی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بۆ سەر سیستمی سیاسی بۆ سەر ژیانی سیاسی لە هەرێمی کوردستاندا؟ سپاسان دەکەم. مەسلەی ترس شتێکی سایکۆلۆژیانی تەماشا دەکەی لە واری سایکۆلۆجیەتی هەر ئینسانێکی پێکاتیان تەرکیبی هەر کۆمەلگایەکی لە بۆ کۆمەلگایش کە دەگۆڕێتن ئەو ترسە سیاسیەکە لە کوردستان هەیە ئەگە فیدباکەشی لە بۆ بکەین بگەڕێنەوە دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی کە ئەو بارە سیاسی کوردستان پێدا تێپەڕیا بارەکی ئالۆز و بە سەتان تونێلە دەرکاویدا ڕۆیشتەوە و ئەو بارە سیاسیش وا لە تاچی کوردەکاتن کە ترسێک لەلایەن هەر تاچێکەوە لای دروستبی کە فەرمانڕاوایی دەگرێتە دەست. ئەگەر تەماشا بکەین هەر سیستەمی سیاسیەکان ڕەوایە بە پێش شوێنی جوگرافی دیموگرافی کللتوری ئاسی سەقافی هەر کۆمەلگایە ئەو سیستەمی پەرلەمانی و سیستەمی مەلەشی و سیستەمی سەرۆکاتی هەمووی ئەو سیستەمانە سیستەمی ڕەوان. بەڵام ئەگەر تەماشا بکەین بە پێی شوێنی جوگرافی دیموگرافی و کللتوری ئاینی ئاسی سەقافی هەر کۆمەلگایە ئەو سیستەمانە خۆی لە خۆیدا ئیشتیهادات تێدەکرێتن بە پێی واقعی دەگونجێنرێ و کاری لەسەکری بە هەمان شێوەش دیموکراتی ئەو مرونەتیدا ئەو مەتاتی تێدایە بە پێی جوگرافی و دیموگرافی و ئاسی سەقافی کۆمەلگا مەتاتێکی بدەیە. ئەو ترسێکە لە کوردستان دروستبووە تەماشا دەکەین بەڕاستی ترسێکە هەست پێکراوە بینراوە ئێستاکە بەڕاستی ئەو ترسێ ئێستا لە کۆمەڵانی خەڵکی کوردستاندا هەستی پێ دەکەی لە ناوتاکان ئەگەر نمونە بینینەوە تەماشا دەکەین بە نمونە تەماشای دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بکەین ئێستاکە و ئەو دەسەڵاتانێک کە سەرۆکی باز لە دیوان بکەین تەماشا دەکەین دەڵێن سەرپەرشتی هەموو بەڕێوەبەراتەکان دەکاتن بە نمونە ئەگەر تەماشای بەڕێوەبەراتی زۆری بکەین کۆنتترۆلی زۆری بکەین تا ئێستا کە چ کۆنتترۆلشی زۆری هەیە سەیتەڕی لە سەکرابێتن کە ئەو خۆراکە دێتە ناو کوردستان کە سەرۆکاتی هەرێم ڕاستەوخۆ ئەگەر ڕقیب بیتن لەسەر حکوومەت ئەو ڕقیبە لەکوێوە سەر هەڵداداتن تا ئێستا بۆ نەتوانراوە کۆنتترۆلی ئەو کۆنتترۆلی جۆری بکرێتن. ئەگەر تەماشا بکەین دەڵێ سەرۆکاتی هەرێم هەموو ئیتفاقانە لە بینی دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی مرکزیدا دەکرێت ئەو ئیتفاقەکە لە فراوانبوونی دەسەڵاتەکان فراوانبوونی دەسەڵاتەکانی سەرۆکاتی هەرێمدایە. بەڵێ ئەکید ترسلەوە بنمونە هەتا نەتیجەکە ڕوونە نەتیجەکە ئێستا زۆر ڕوونە بەنسبەت کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەگەر تەماشا بکەین ئێستاکە هەموو ئەو دەسەڵاتانێک کە بە سەرۆکی هەرێمدرا نەتوانرایە ئاراستە کرێتن و نەتوانرایە کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ ئاراستە کرێ بەرەو ئاراستەی باس. بنمونە باز دەکەم ئەو ئیتفاقیانەیە کە دەسەڵاتی سەرۆکی هەرێمێکە نوراتی گەل دەکاتن هەتا ئێستا ئەو دەسەڵاتانە شاردراوەیە. بنمونە ئەگەر هەموو ئیتفاقیانە تەماشا بکەین ئیتفاقیەکانی بینی حکوومەتی عراقی و بینی حکوومەتی کوردستان ئەو ئیتفاقیانی بینی هەرێمایەتەکان ئەگەر تەماشا بکەین ئیتفاقی حکومڕانی حکوومەتی مرکزی تەماشاکەین هەتا ئێستا دیارنی ئێمە هاوپەیمانیمان لەگەڵ چیەیە و هاوپەیمانیمان لەگەڵ چێنە لەگەڵ چێ دۆستین لەگەڵ چێ نارین هەموو ئەوانە بەڕاستی هەتا ئێستا کە دیارینە بزرن تا ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستانیش خۆی یەکلاکاتەوە. بنمونە لەسەر ئاسەی نێودەوڵەتی ئەگەر ئێمە ئیتفاقی هاوپەیمانیمان لەگەڵ ئەو وڵاتە دۆستانە هەیە بنمونە ئیران ئەگەر هاوپەیمانەکەمان لەسەر چ ئاستەکە ئەگەر هاوپەیمان نینە کە ڕاستەخۆ دەسەڵاتی سەرۆکی هەرێمە لەگەڵ تورکیا ئەگەر لەگەڵ ئیران لەگەڵ تورکیا هاوپەیمانین ئایا ئەو تۆبارانێکە ئێستا کە لە ماوەی ڕابردوودا کرا بۆ هیچ هەڵوێستەک بەرامبەر ئەو من دێمە لای بەڕێز بمەخشە پێم بڕیت کاک بەسامیانی ئەو ترسی کە باز دەکرێت لە فراوانبوونی دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان یاخود سەرۆکی هەرێمی کوردستاندایە پێ دوایە ئەمە ترسێکی ڕەوایە پێ دوایە ئەگەر سەرۆک لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی فراوانی هەبێت مەترسی بۆ سەر پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان دروست دەکات؟ سپاس بە ئەو دەرفەتە کاک محەممەد بەڕاستی منەمەوێت کاتێک باس لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستانەکەین ئەبێ باز لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەین چونکە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دیاری کراوە. هەموو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانم پێ ئامادەشم خاڵ بە خاڵ لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان قسە بکەم. بەڵام لەو پێشەکی جەنابە دووت حەزم کرد ئاماژە بە شتێکی قانونی بکەم باست لەوە کرد کە بەپێی دەستوری عێراق مادەم نظامی سیاسی عێراق نظامێکی پەرلەمانی ئێمە بۆمان نییە سەرۆک ڕاستەخۆڵ بژین. ئەمە پرسیارە بەڵێ من دواتر ئاراستی بەڕاستیەکەمەوە پرسیارە. بەڵێ لە مادەی 120 دەستوری عێراق مادەی 120 دەستوری عێراق نەسەکە ئەڵێ چی؟ ئەڵێ هەرێم دەستورێک بۆ خۆی دادەڕێژێ
هەرەمی دەسەڵاتەکانی هەرێم و میکانیزمی بەکارهێنانی ئەو دەسەڵاتانە دیاری دەکا بە مەرجێ ناکۆک نەبێت لەگەڵ دەستوری عێراق کەوتی هەرەمی دەسەڵاتەکانی هەرێم دیاریەکە دەستوری کوردستان کەواتە دەستوری عێراق ئەو مافەی داوە بە دەستوری هەرێمی کوردستان سیستەمی سیاسی و جۆری سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان دیاری بکە لە کاتێک لە فەقەرەی ئەخیری ئەڵێ بە مەرجێک ناکۆک نەبێت لەگەڵ دەستوری عێراق قەسدی جۆری نیزامە سیاسیەکە نییە ئێمە سەرۆک ڕاستەخۆ هەڵەبژێرین ناڕاستەخۆ هەڵیەبژێرین قەسدی ئەو نۆ سەلاحیەتە حەسرەیەکە لە ناو دەستوری عێراقا باس کراوە سەلاحیەتی مەسایلی دیبلۆماسی مەسایلی گومرگ مەسایلی ئامار مەسایلی سوپای عێراق کۆمەڵێک سەلاحیەت نۆ سەلاحیەتی حەسری دەکرێت هەرێمێک لە چوارچێوی عێراقێکی فیدراڵا بێت هەرێم سیستمەکە سەرۆکایەتی بێت لە عێراق جا من ئەمەوێ بێمە سەر ئەو حاڵەتە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان سیستەمێکی سەرۆکایەتی نییە هەموو فقەهای قانونی دەستوری و شارەزایانی قانونی دەستوری کۆکن لەسەرەوەی نیزامی سیاسی لە هەرێمی کوردستان نیزامێکی پەرلەمانیە تەنها لە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەخۆ هەڵبژێراوە لەلایەن خەڵکەوە ئەم جیاوازی هەیە نمونەش بۆ ئێوەیەنم نەمسا سیستەمەکەی پەرلەمانیە سەرۆکی نەمسا ڕاستەخۆ لەلایەن گەلی نەمساوە هەڵبژێرێ سیستەمی فەڕەنسی سیستەمێکی نیمچە سەرۆکایەتیە هەندێک جار دەڵێن پەرلەمانی هەندێک جار نیمچە سەرۆکایەتیە سەرۆکی فەڕەنسا ڕاستەخۆ لەلایەن گەلی فەڕەنساوە هەڵبژێرێت هەر بۆ معلومات بۆی بینەرانی خۆشەویستی ئاگاداری کۆمەڵێک ینی معلومات بن نیزامی سیاسی تورکی لە دامەزراندنی کۆماری تورکیاوە نیزامێکی پەرلەمانیە بە پێی تعدیلی دەستوری کە لە 12 ساڵی 2010 هاوڵاتیانی تورکیا لە ئیستیفتایەکە تعدیلی دەستوری تورکیایان پەسەند کرد سەرۆکی تورکیا بۆ جاری داهاتوو ڕاستەخۆ لەلایەن گەلی تورکیاوە هەڵبژێرێ نظامی سیاسی لە هەرێمی بەڵێ حاڵەتە شەرعەکەم واقعی هەرێمی بەڵێ واقعی هەرێمی کوردستان ئەمە حاڵەتە قانونیەکەیەتی تورکیا نیزامێکی پەرلەمانی هەیە بەڵام جاری داهاتوو سەرۆکی تورکیا ڕاستەخۆ لەلایەن گەلەوە هەڵبژێرێ بە هیچ شێوێ نیزامەکەشی لە پەرلەمانیەوە نەگۆڕیەوە بۆ سەرۆکایەتی ئەتوانین بڵێن نیزامێکی نزیکە لە نیمچە سەرۆکایەتی خۆی کە ئەڵێ نیزامی سەرۆکایەتی کاک محەممەد نیزامی سەرۆکایەتی بریتیە لەو نیزامەی کە سەرۆک کابینی وەزاری تەشکیل دەکات خودی سەرۆک کابینی وەزاری تەشکیلەکە سەرۆک وەزیران موجود نییە لە ئەمریکا بەڵێ سەرۆک وەزیران ئەگەر موجودیش بێ پێوتەی وەزیر الأول تەنها کارەکان ڕایەکە بۆ سەرۆک کابینی وەزاری تەشکیلەکە بەڵام ئایا سەرۆکی هەرێمی کوردستان کابینی وەزاری تەشکیل کردووە ئایا هەرێمی کوردستان سەرۆک وەزیرانی نییە ئایا حیزبی زۆرینە و کوتلەی زۆرنە لە ناو پەرلەمانی کوردستان کەسێکیان دەستنیشان نەکردەوە بۆ سەرۆک وەزیران و لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان و ڕائەسپێرێ ماوەی 30 ڕۆژی پێبەخشرێ واتە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی کابینە نییە سەرۆکی هەرێمی کوردستان ئەم نیزامی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی هاوسەنگیەکە لە نێوان دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی یاسادانان چاودێرە بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن لە هەمان کاتە دەسەڵاتی جێبەجێکردنیش مافی هەیە بەڵام سەرۆکی هەرێم دەسەڵاتی جێبەجێکردنی نییە سەرۆکی هەرێم بەرزترین باڵای دەسەڵاتی جێبەجێکردنی هێزە چەکدارەکان بۆ پاسەوانی سنوور نییە بەڵێ فەرماندەی کۆی دەسەڵاتانە کۆکردنەوەی لە کەسێکدا بەتایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتیدا ئایا ئەمە دوجار ئەو سەرکردەیە بەرەو تاگڕەوی نابات بەرەو تاگڕەوی من حەزەکەم ڕاستیەکەیە بیڵێم ئێستا من دەسەڵاتەکانی سەرۆکی فەڕەنسا نەمسا ئەمریکا زۆر لە سەرۆکان دنیان پێ ئێستا بۆ ناینە ڕۆژهەڵات بۆ میسر سووریا بەڵێ میسر تەمان من بۆیە نایەمە ڕۆژهەڵات ئەمەیە نموزەجەکەتان لەسەر نموزەجی دەوڵەتێکی دیموکراتی بۆ بێنمەوە کە سەلاحیەتەکانی سەرۆکی هەرێمی کوردستانیان هەیە ئەگەر نالە دیموکراتیانە ئەگەر بیگوازیتەوە بۆ وڵاتی شەرقی ئایا گۆڕانی بۆ نمونە سیستمی سەرۆکایەتی لە سیستمی لە فەڕەنسا ئەگەر بیگوازیتەوە بۆ هەرێمی کورد بۆ وڵاتانی ڕۆژهەڵات وەکو سیستمی میسری دەرناچێت بەڵێ جا من لێرۆ شتێک ئەڵێم ئێمە باز لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستانەکەین چەند قانونیە سەرۆکی هەرێمی کوردستان ئەتوانن بەراوردی کەم لەگەڵ دەسەڵاتەکانی زۆر لە سیستەمە پەرلەمانەکانی دنیا و لەگەڵ ئەو سەرۆکانەی کە ناڕاستە و خۆش لەلایەن گەلەوە هەڵبژێراون ئەبێ جیاوازی بکەین سەرۆکێک متمانەی پەرلەمانی وەرەگرێ سەرۆکێکیش متمانە لەگەلەوە وەرەگرێ سەرۆکەکانی کە متمانەیان لە پەرلەمانی ژوەرگرتووە زۆرێک لەو سەرۆکانە سەلاحەتی سەرۆکی هەرێمی کوردستانیان هەیە دوجار ئەمە شتێکی تر بڵێم سەرۆکی هەرێمی کوردستان لە یاسای سەرۆکایەتی هەرێم مادەی سێم ئەڵێ ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 4 ساڵە و دەشێ بۆ جاری دووەمیش هەڵبژێرێتەوە فترەی زەمەنی بۆ دیاریکراوە سەرۆکی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان یان ئۆپۆزیسیۆن هەر لایەک بترسێ لەوەی سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی لا کۆبێتەوە سەرۆکی هەرێمی کوردستان ماوەی دیاریکراوی هەیە سەرۆکی کوردستان هێشتا 4 ساڵی ماوەی خۆی تەواو نەکردووە باشە دێمە لای بەڕز بەڵێ کەواتە کاک فرمان ترسەکە لە چیدایە
بەڵێ ئێمە پێشتر باسمان کرد هەندشتی واقعی لە بەدەستمانە بەڕاستی ئەوەی کاک بەسان باسی کرد زۆر ڕاستە بەنسبەت وڵاتێکی ئەوروپی کە تەجروبەی چەندان ساڵی هەیە بەنمونە تورکیا 10,000 ساڵ پێشزانی وڵاتێک بووە بەنمونە ئەوروپا چەندان ساڵە لەسەر بنەمای یەکتا ستێپ وڵاتی دروست کردیا ئەوە شیاوە لە بۆ وڵاتێکەوە بەڵام بە هەمان شێوە ئێستا مسرمان هەیە یەمەنمان هەیە ئەگە یەمەن بنمونە بینینەوە کاتە سەرۆک دەسەڵاتی گردەدەست هەموو ئەو یاسانی لە بەرژەوەندی خۆی شکاندەوە کە دەسەڵاتی تەواوی هەبوو دەسەڵاتی یەقینی و دەسەڵاتی ڕاستەوخۆی هەبوو هەموو ئەو دەسەڵاتانەیە و ئەو یاسانی ئێستا کە لە یەمەن هەیە لە بەرژەوەندی سەرۆکی وڵاتدایە هەر وەکو ئەرستۆ گوتی ئەو کەسانەی کە یاسادادن بەردەوام لە مەساڵحی خۆیان یاسادا دەڕێژن بۆیە ئێستا لە کوردستان ئەو زمینە زۆر لەبارنی ئێمە بتوانین بەڕاستی سەلاحیەت یان دەسەڵاتیش کامل بدەینە تاکە کەسێک کە بەڕاستی نەتیجە کەشی دیارەکە ئەگەر وەکو فیدباکێک دیسان باسکەینەوە بنمونە باز دەکەین لە یاسای خۆپیشاندان کە دەنجی ناڕزایی سەتان کەس بوو کە خۆپیشاندانین ئەنجامدا چ لە شارەکانی سلێمانی هەولێر لە کۆمەڵک شار و شارۆچکێتر ئەنجام درا بەڕاستی ئەمن آخر جار جێم لە سەرۆکی هەرێم بوو کە باسی لەوە کرد ئەوە لەوانەیە بەڕاستی دەستی ئۆپۆزیسیۆنی لە دوابێتن بنمونە لە هەولێر ئەمە لە شاری هەولێر کە خۆپیشاندان ئەنجامدا چەند ڕێکخراوەک بوون لە کوردستان ئەنجامدا خۆی لە شێوازی کەمپینی شەروەکو زانێرێک شێوازی کەمپین ئەوەیە کات و مەساڵحی کەمپین بەرەو چێن ئاڕاستە دەکرێت ئامادەی یعنی لە بۆ نمونەی هەر لایەنەی دی کە ناڕزایی هەبیتن بێ بەرژەوەندی کەمپینەکەی دابشێتەوە ئێمەش بۆیە دەرگامان کردەوە لەسەر ئەو خۆپیشاندانەی کە لە مەساڵحی کۆمەڵانی خەڵکی کوردستاندایە بەڵام سەرۆکی هەرێم باس لەوەی کرد کە ئەوە بەڕاستی لەوانی دەستی ئۆپۆزیسیۆنی لە پشت دابێتن ئەو نیەتخینەوە بێلانی لە بڕیاردان لە مامەڵەکردن لە هەڵوێستەکانی بەڵێ ئەو نیەتخینەوە زۆرجار ترس دروست دەکاتن لە تاچی کوردی تو ترس دروست دەکاتن وەکو ڕێکخراوە لەلایەن منەوە ئەو ترسە دروست دەکات کە من ناتوانم جارشکە بێمە سەر شەقام لەوانەیە تۆمەتی ئەو ملۆ دروستکردن نەک ئۆپۆزیسیۆن لە پشتنی بەڵکو لەوانەیە هێزەشی دەرەشی لە پشتنی دەکا زۆرجار ئەو شتەمان پێ دەدەی لەوانەیە کەسێکی دەستەشی دەرەشی لە پشت ئەو هێزەوە بیتن بۆیە بەڕاستی ئەو ترسەکی واقعی ئێستا هەستی پێ دەکرێتن و نەتیجەکەشی زۆرجار دیار بووە ڕوون بۆ لە ئێمە سەرۆکی هەرێم ئەگەر تەماشا بکەین هەر بەو دوایی کۆبنەوەی لەگەڵ قوتابیان و خوێندکاران ئەنجامدا ئەگەر تەماشا بکەین بەڕاستی هەموو ئەو کەسانی کە دانیشتبوون لەوێندەر سەربەلایانی پەیوەندیدار بوون کۆمەڵک کەس نەبی ئەگەر تەماشا بکەین هەموو ئەو کەسانی لەگەڵیان دانیشتبوون مەکتەبی سیاسی حیزبەکەی بوون کە دانیشتبوون ئەو کەسانە و ئەگەر تەماشا بکەین کە ڕأسی هەڕەمەکەی کە سەرۆکی خوێنی باڵای بەڕاستی وەزیری خوێنی باڵای لەوێندەر ئامادە باشی لەوێندەر نەبووە کە ڕاستەخۆ پرسیارەکەن ئاڕاستی ئەو بەڕێز دەکرا بۆیە ئەو یەکتەرەفی ئیشکردنا بەڕاستی ئێستا ئەوەک دروست دەکات زمینە خۆش دەکات لە بۆی بەڕاستی ئەو بڕیارەکە دێدا ئەو یاسانی کە دەڕژی لە مەساڵحی خۆی داڕێژی ئەو یاسانە من لەسەر ترساڵێم لەسەر ترس زۆر جار لە میدیای کوردی زۆر جار گوێبیستی ئەوە بم سیستەمی سیاسی هەرێمی کوردستان ئەشوپێنن بە میسر بە تونس بە ئەو سەرۆکانەی تر ئەو مەترسیە لە هەرێمی کوردستان من ڕاستیەکە ئێڵێم سەرۆک بەرزانی زۆر جیاوازە لە زین عابدین بن عەلی زین عابدین بن عەلی جوندیەک بوو لە جێشی تونس بە تەمەلقکردن بۆ قیادەی عسکەری تونسی کۆمەڵێک مەنسەبی بڕی تاگەی بۆ مەنسەبە جەنابی سەرۆک هەموو ژیانی خۆی دژی دیکتاتۆریەت سەرف کردەوە بەڕاستی بۆیە دڵنیام خەڵکی کوردستان بە مسۆگەری ئەزانن کە نەک لە هەرێمی کوردستان سیستەمیشی دیکتاتۆری جارێکتر نایەتەوە ئەسڵەن من پێم وایە جەنابی سەرۆک ئەو حاڵەتەیە کە ناهێڵێ جارێکتر خەڵکی کوردستان لەژێر دەسەڵاتێکی دیکتاتۆری بەشێک لە سەرکردەکانی وڵاتانی ڕۆژهەڵات بەشێکیشان بە شۆرش و بە قوربانیدان نەهاتوونەتە سەر و دوادر لە کورسی دەسەڵات نەبوونەتەوە ئێمە ئەو قانونانی لە بەردەستی منە ئێستا ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان هیچ کام لەم یاسایانە ڕێگە بەوە نایە نیزامێکی دیکتاتۆری لە هەرێمی کوردستان دروست بێت بە نموزە جێنم دوایی لەناو لەسەر ئەرزی واقع ئەوەی کە ئەوەی کاکە من حەزەکەم وەڵام باسی ئەوەی کرد کە ئەندامانی مەکتەب سیاسی پارتی لەو دانیشتان لەگەڵ جەنابی سەرۆک دانیشت بوون ئەوانە وەزیر بوون دانیشت بوون کاکێ من و ئەوانە متمانەیان پێ بەخشراوە لە کابینەی حکومی و وەزیر بوون لە کابینەی حکومەت ڕاستە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بوون کە جارێ مەکتەب سیاسی دەشیل نەکراوە بەڵام ئەوانە وەزیر بوون لەگەڵ جەنابی سەرۆک دانیشت بوون وەڵامی ئەو پرسیاری تۆ جەنابی سەرۆک ینی هەمیان وەزیر نەوازم یەک باسی کرد بۆ وەزیری خوێنی باڵا سەرۆکی هەرێم با ئێمە نەچینە سەر ئەو تەوریان سەرۆکی هەرێم لایەنگیربوونی بۆ لایەنێکی دیاریکرا و لە زۆربەی هەڵوێستەکانە باز لەوە دەکرێت کە بۆ لایەنێکی دیاریکرا و هەڵوێستەکانی یاخود هەنگاوەکانی بۆ ئاراستێ ئەمە مەترسی دروست ناکات ئەمە هەنگاوێک نی بۆ کە ترس لای خەڵکانی دی دروست کات بەدڵنیایەوە بەڕێی من جەنابی سەرۆک زۆر بێلایەن بووە باشترین بەڵگە ڕەتکردنەوەی یاسای ڕۆژنامەگەری بوو ناردنەوەی بۆ پەرلەمانی کوردستان هەر لەم ڕۆژانە لەو کۆبوونەوەی کە کاکێ من باسی کرد لەگەڵ قوتابیانی زانکۆی سەلاحەدین جەنابی سەرۆک باسی لەوە کرد ئەگەر
یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی هەرێم ئیجماعی پەرلەمانی بەدەست نەهێنێ من تەوقیعی ناکەم. ئەمە تەوازنە ئەوەی کە کاک بەسام باسی دەکات بەم شێوازە تەوازنە سەرۆکی هەرێم مامەڵە دەکات. ئێمە باسمان لەوە کرد بەڕاستی هەتا ئێستاکە یعنی ئەوە نیە ئەمە قسە لەسەر کەسایەتێک بکەین وەکو ئەوەی کە شتێکی دروستکەین قسە لەسەر شخصی کەسایەتەکەین باز لەوە دەکەین باز لە سیاساکە دەکەین ئێستا بنمونە لێرە ئەتو ئەگەر بگەڕێەوە لە بۆ کوردستان چ سەر بەخۆیە جارێ قەزات سەر بەخۆیە هێزت سەر بەخۆیە هەموو ئەو دەسەڵات هیچی دەسەڵاتی سەر بەخۆنی هەتا ئێستا دەسەڵاتی تەوافقە لە کوردستان دامەزرایە ئەو دەسەڵاتە تەوافقەش بەڕاستی سەیطرەی کاملی لەسەر دەکرێتن بنمونە سبینی من هەر شتێکمە بێت شتێکی قەزایم هەبی ڕاستەخۆ دەگرێتەوە بندەمی قەزاش سەر بەخۆنی لێرە لێ ناتوانیت ئەو حق جارشکە ئەو مافە جارشکە بە تو بەخشیتەوە بۆیە بەڕاستی ئەو ترسەک نیە تەنها لە سەرۆکی هەرێم هەبیتن ترسێکی فراوانە بەڵام ڕاستەوخۆ کاردانەوەی سەرۆکی هەرێمەیە سەرۆکی هەرێم خەباتی کردیا چەندان ساڵە خەباتی کردی لە بۆی بۆ نمونە ئێمە لە دەشتی دیکتاتۆرێک ڕزگارماین بەڵام ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆیان بۆ ڕازی نابنەوە هەمان سینەرۆی جارشکە دووبارە بکرێتەوە بەوەی کە خۆی دەبی پێشوازی لە هەر قسە بکاتن کە بەو ئاراستەماندا نەباتن ئەگەر نوقتە یان بۆنی دیکتاتۆریەتی لێبێتن لە کوردستان هەرچەندە ئێستا شتەکە بەڕاستی هەست پێکراوە بیندراوە نەتیجەکەی دیارە بنمونە ئەو ترسا بنمونە نمونەکە لەوە باسکەم ئێستا گە تەماشا بکەین لە هێزی سەربازی ئاسایش خەڵکەکی تاوانبار زۆر لە ئاسایی شتیوان ناترسێ چکە زۆری ئەو کەسانی تاوانبارن ئەگە تەماشا بکەی داڵدەدراون بنمونە بەڵام خەڵکی ئاسایی لە ئاسایش دەترسێتن ئەو سەبەبەکە لە بۆ دەگرێتەوە هەتا ئێستا ناتوانێت پێناسی ئاسایش بە شێوەی تەندروست و بە شێوەی واقعی پێناسە بکرێت لە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆم بکرێتەوە کە ئاسایشیە ئێستا نمونەشکە باز دەکەم لە سەرۆکایەتی هەرێم ئایا قبولی ئەوە دەکرێتن کە کۆمەڵە خەڵک بنمونە کۆمەڵە خەڵک بنمونە سەر بەخۆ بچی لە سەرۆکایەتی هەرێم لە دیوانەکان بچی تەعین بیتن بنمونە کە دەڵێن هێز سەر بەخۆیە ئەو هێزانە ئێستا ڕاستەخۆ سەر بە سەرۆکایەتی هەرێمن دەکرێت کەسێکی سەر بەخۆ بێت تەسکێ بچی لەوێن دەرتەعین بیتن تاکە هەمووی ڕاستەخۆ کاردانەوە وەلینچی حیزبی ڕاستەخۆ تەحکم بە هەموو ئەو وردەکاریانە دەکات ئەمە ترسەکە بەڵێ دێمەوە لای بەڕاست چەند پەیوەندی وەرم کاک سەرکەوت فەرموو کاک سەرکەوت ئێوارەتان باش ئێوارە باش زۆر سپاس بەخێرەتی میوانە بەڕێزەکانت دەکەم من بەڕاستی پرسیارێکم لەو دوو بەڕێزە هەیە دەستخۆشیتان دەکەم کەوتەوە زۆر هەڵبژاریم ئێمە ناڵێن تونس دەرینە هەرێمی کوردستان بەڵام بۆچی حکوومەتەکەمان لە خەڵکی سەرزارە دەترسێ ئەو بوو پرسیارەکەمان خۆتان لەگەڵ سپاسی بەڕێستەکەین کاک محەممەد لە هەولێر فەرموو ئەو کاتتان باش زۆر سپاس ئەگەر ئەفن دەکەی لەمێژ لەسەر خەتم حەز دەکەم کەمەک بەدرێژی ئەگەر مەجال هەبێ مداخەلە بکەم بفەرموو زۆر سپاس لەو برادر دەکەم کە باز دەسەڵاتەکانی سەرۆک هەرێم دەکات کە پێی وایە دەسەڵاتەکانی زۆر ناڕەوا و زۆرە من ڕوونکردنەوەیەک بۆ برادر دەکەم یعنی ئەو برادر وا دەبینێت کە سەرۆکی هەرێم بە ئینقلابێکی عەسکەری یان بە ئینقلابێکی سیاسی هاتە سەر حکم ئەوە زۆر غەڵەت دەبینرێ و خۆی لەوای نییە و زیاتر سەرۆکی هەرێم سەدا هەفتای دەنگەکانی خەڵکی و کوردستانی بەدەستێنەوە یعنی نابێ ئەو برادرە بێ لە زیاتی خەڵک قسە بکە ئەگەر خەڵک جنابی سەرۆک و دەسەڵاتەکەی باش نەبێت سەدا هەفتای دەنگی نەدەدات دوای ئەوەی جنابی سەرۆک بارزانی و بارزانی نەمرد کە ئەگەر ببوورە زۆر ئەگەر درێژ نەڕێت قسەکان ئەگەر پخوتکەیتەوە بیکەی بە پرسیار سپاس دەکەم ئەگەر قسەکان پخوتکەیتەوە بیکەی بە پرسیار من سپاسی بەڕاست دەکەم بەسەرتە ئەگەر جنابی سەرۆک بارزانی و بارزانی نەبێت ئەگەر تەمەنیان شی بکەیەوە زۆرینەی تەمەنیان لە شاخ سەرف کردووە بۆ ئەوەی خەباتیان کردووە کە ڕۆژگارێک قبولیان نەکردێ لە ژێر سایە دیکتاتۆرێک دابنیشن ئەو دەسەرکردەیە کە ئەوە تەمەنی بێ ئەوە خەباتی بێ لەو شاخەکردێتی چۆن قبولی ئەو شتە دەکات دووەم شێت مۆزوعی جنابی سەرۆک بارزانی زین المعابدین زۆر لێک جیاوازە حەز دەکەم ئەو شتەکان وەکو خۆی ببینن شتەکان تێکەڵیەک نەکرێت دوایی هەر هەموو مۆزوعانەش لە شتێک دروست بکە کە جنابی سەرۆک بارزانی ڕێزی لە زۆرینەی دەنگی پەرلەمان گرتووە و یاسای خۆپیشاندانی ئیمزا کردیە دوایی هەر جنابی سەرۆک بارزانی نەبوو یاسای ماسی ڕۆژنامە نووسانی گەڕاندەوە بۆ پەرلەمان نووسان یاسا کە چاکردەوە بۆیە داوا لە برادر دەکەم شتەکان وەکو خۆی ببینێەوە خۆی نەکات بە دوێنێ هەموو خەڵک زۆر سپاس قسەکانت گەیشت کاک محەممەد لە سلێمانی فەرموو ئەلو کاک محەممەد دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی سپاس دەکەم فەرموو قسە بکەم ئەم کاتان باش کاتت باش سپاس دەکەم وڵی دیارە تەوەرەکان تەوەرێکی زۆر کە لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دەستخۆشیتان لە یەکەم سەرەتا سپاس دەکەین من ئەڵێم دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەڕاستی دەسەڵاتی ڕاهان بەڵێ فەرموو چونکە هێزی پێشمەرگە دەبوو لە ژێر دەسەڵاتی ئەنجومەنی وەزیراندا بێ و سەرۆکی هەرێم بێ لایەن بێ ئەگەر ئێمە سەیری حکوومەتی فیدراڵی بکەین دەسەڵات لە ژێر بڵێن هێزی چەکدار لە ژێر دەسەڵاتی سەرۆک وەزیراندا بەڵام لە هەرێمی کوردستان پێچەوانەی ئەمەوە بەڵێ
ئەمە خاڵ یەکەم سەرۆکی هەرێم بەڕاستی ئەو وەڵە من ساحەتای دەنگەکانم هێناوە یانی تووشی غرورێکی سیاسی وە بە قسەکانی خۆی بێ یعنی خۆی بێمنەت کردووە لە خەڵکی کوردستان. قسەکانت بکەیتە پرسیارە سپاس دەکەم. ئەگەر یەک دەقیقەم بێتێ کاک محەممەد فەرموو. باشە بەسەر چاو. سەرۆکی هەرێم سەرۆکی خۆی لە ڕێگای شۆڕش و ڕابردنەوە هاتووە سەر حکم هەر لەو ڕێگایە شەو دەسەڵات بەجێریاڵە. سپاسی بەڕستەکەم کاک محەممەد لە سلێمانی. کاک ڕێبین لە سیروان دوایین پەیوەندیمانە فەرموو. هەلو شەو باش. شەو باش زۆر سپاس. بخێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم. سپاس بە بەڕێز. لە ڕێسا تەوەرێکە چاوەڕوانمە کرد زووتر جەنابەت باست کردایە چونکە وەکەڵێ میدیای ئازاد و ئەوانە ماوەیەکە لەسەر ئەو تەوەرە قسەکەن و هەمووشی گومانێکە کە تا ئێستا لەسەر ئەرزی واقع وجودی نییە. من زۆرم پێ سەیرە لە پێشدا قسە لەسەر بابەتێکە کرێکە لە ئێستادا وجودی نییە لێ پرسیارەکەم ئەوەیە کاک محەممەد ئەگەر بەڕاستەڵێ پێش خۆزگا زووتر قسەتان لەسەر کردایە فەرموو. نا ئەزای مەقسەدم چییە؟ مەقسەدم ئەوەیە کە پێشووتریش هەر بە ئەم گومانانە لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەکان لەسەر تەلەڤیزیۆنەکان باسەکرێت لە کاتێکدا ئەم گومانە لەسەر ئەرزی واقع وجودی نییە. بەهەرحاڵ وەکەڵێ مەبەستەکەم ئەوەیە پرسیارەکەم ئەوەیە یعنی هەتا ئەم لەحزەی کە ئێمەی تێداین ئەم سەرۆکی هەرێمەی کە لەلایەن گەلەوە بەڕاستەوخۆڵ بژێراوە چی خەرقێکی دەستوری کردووە لە وڵاتەوە چی شتێکی کردووە کە پێچەوانی دەستوری عێراق و دەستوری هەرێمی کوردستان و یاسای سەرۆکایەتی هەرێم و زدی پەرلەمانی یعنی کە ئەم شتانە وجودیەتی نییە ئێمە بۆچی بیین لەسەر ئەمە قسەیەکەین وەک ئەوەی لە وڵاتەدا شتی تر نەما بێ قسەی لەسەر بکەین. ئەمە یەک. دوو من پێم وایە یعنی ئەو پیاوەی کە ئێستا سەرۆکی هەرێمە ڕاستە من لەوە تێگەم ڕەنگە بەیانی ئەو سەرۆکی هەرێم نەبێ ئەو پیاوە هەموو ژیانی تەسحەیە لە پێناوی ئەو میلەتە وە لە دوێنێش لە پێرێش لەو دیدارەی لەگەڵ قوتابیان بوو وتی من بۆ تەنها سەعاتێکیش خۆم بە سەرۆکی هیچ کەسێک نەزانیوە ئەو باشترین وەڵامە بۆ هەموو کەسێک. بەڵێ زۆر سپاس کاک ڕێبین. کاک بەسام چەند پرسیارێکیان کرد چەند پرسیارێکیش دەخوێنمەوە کە لە ئیمەیلەوە هاتووە. کاک کاروان دەڵێ ئایا بارگای سەرۆکی هەرێم بۆ ئەبێ لە پایتەختی هەرێم نەبێ و لە تەنیشت بارگای حیزبەکەیەوە بێ ئایا بۆچی سەرۆکی هەرێم ڕێگرە لە دانانی جێگرەکەی؟ ئەمە دوو پرسیار هاتووە لەسەر ئەم تەوەرەیە. پرسیارێکی تر کاک سەرکەوت ئەڵێ ئەگەر سەرۆک ترسی لە شتێک نییە بۆ ئەو هەموو سەرۆکایەتیە بگرێتە دەستواتە سەرۆکی پارتێکی سیاسی سەرۆکی هەرێمی کوردستان. کاکێرش ئەڵێ ئایا ترسی مەسعود بارزانی لەوە نییە کە ئەزانێ ئەو دەنگی ڕاستەقینەی خۆی نییە بۆیە ئێوێ هەموو شتێک بە فیلتەری خۆیدا تێپەڕێت. کاک بەڵێ چەند پرسیارێکی تریش ئارەستا بەڕستانەکەم دواتر جارێ لە ئەخیرەوە دەست پێەکەم ناوکیم کاک ڕێبین ئەڵێ لە خۆی ترسێت بۆیە سەرۆکی هەرێمی کوردستان ببوورە کاک ڕێبین نا کاک کاروان سەرۆکی پارتێکە لە هەرێمی کوردستان و تەحالفی لەگەڵ پارتێکەیە کە زۆرینی پەرلەمانیان هەیە. لەبەرەوە منطق نییە تۆ بڵێ سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا ترسێلەوەی یاساکان تێپەڕێ بۆیە ئەوێ بە فیلتەری ئەوە تێپەڕێ. زۆرینی پەرلەمانی لای ئەوە یعنی لە چیە ترسێ بەواتێنە ئەسڵەن ئەو زۆرینەی پەرلەمانی کە پارتەکەی خۆی بەشێکە لە زۆرینەی پەرلەمانی یاسای دەرچوانەوە سەرۆکی هەرێمی کوردستان ئیمزای نەکردووە. کاکێ من باسی شتێک کرد بەڕاستی من حەز ناکەم لەگەڵ ئەو ڕەنیم باسی ئاسایشی کرد. من پێم وایە خەڵکی کوردستان زۆر قەرزاری هێزەکانی ئاسایشی ناوخۆن. خەڵکی کوردستان ئەو ئارامەیە لە هەرێمی کوردستان هەیە ئەو بەرنامەیە کە ئێمە ئێستەیەکەین ئەو شەونەخۆنەی کە هێزەکانی ئاسایشیکەن بەڕاستی جێی تەقدیرە و ناکرێ ئێمە هێزەکانی ئاسایش بەوە بشوپێنی کە بوونەتەوەی ناسەقامگیری نەخێر. من پێم وایە سەقامگیرێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە و لە چاوی ئەوانێ بینم و لێرەوە سپاسیانەکەم بەس ئەگەر یەک شتێ بەسەرماتیانە پێوانە هێزەکانی ئاسایش لە تا ئێستاش هێزێکی لەلایەن حیزب و حیزبی ئەوە پرۆژە یاسای بۆ ئامادەکراوە لە پەرلەمانە با پەرلەمانتارەکان مناقەشی بکەن پاشانیان مناقەشیەکەین. من یەک کاکسەرکەوت وتی حکومت سەرۆکی هەرێمی کوردستان لە ئەترسێ خەڵک بێتە سەرۆکی هەرێمی کوردستان لەو کۆبوونەوەی ئەخیریە ڕایگەیاند ئەگەر بزانم یاساکان لە بەرژۆندی خەڵکی کوردستانی ئامادەم لەگەڵتان بێمە سەرجادە. سەرۆکی هەرێمی کوردستان لە ساحەفتای دەنگەکانی هەرێمی کوردستانی بەدەستهێناوە بۆ لە خەڵکە ترسێ بێتە سەرجادە مەگەر لە ساحەفتای خەڵکی کوردستان بێتە سەرجادە تەئیدی سەرۆکی هەرێم پێی وایە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا. بڵێ ئەمە بەڕاستی پێش ئەو کات چەند کەمپینێکمان دروست کرد کە سەرۆکی ئیمزای مەکەوە کەمپینی دروستمان کرد کە بەڕاستی ئەو یاسایەتە نەپەڕێتین ئێمە چەند خەلەرشی قانونیمان لەسەریتەوە کە ئەو بەڕاستی ئەگەر تەماشای جاڕانێ جیهانی مافەکانی مرۆڤکەی مادەی 6 دەستوری عێراق ئەوانە بەڕاستی هەموو خەلەرشی قانونی لە دروست دەکرد. بەنمونە ئەگەر سبێن لەسەر کارەساتی هەڵەبجەخۆ پیشاندانی لە کوردستان
کوردستان ئەنجام درێتن ئێمە ناتوانێت خۆپیشاندانە بکەم بە یاساییش نازانیش ئەگەر بەس نەتبڕم حەز ناکەم بتبڕم حەز ناکەم تەوەری بەرنامەکە بێتە خۆپیشاندان بەڵێ ئەمان خۆپیشاندانیان کردووە بەڕێزت ئەڵێ سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیان ئەگەر یاسایەک ئەگەر یاسای خۆپیشاندانی ئیمزا کردو ئەگەر لە پێناو خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکانە ئیمزای ناکات ئێمە بەڕاستی ئەو پێش ئەوەی کە ئیمزاکرێتن بەڕاستی ئەمە چەندان حتى بەنامەمان دەرکرد لە ڕاگەکەن یاداشماندا هەموو شتانەمان دەبڕاستی ئەمە تێبینی من چەند خاڵێکی قانونی هەبوو کە چ دژی ئەوەی بوو جاردانی جیهانی مافی مرۆڤ بوو چش یعنی ئەوەی سەرۆکی هەرێم ئیمزای کرۆ پێچوانی ئەو جاردانی مافی مرۆڤ کەواتە سەرۆکی هەرێمی کوردستان یاساک ئیمزا ئەکات بەڕاستەڵی لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێ کاکێ من پێ بەڕاستی جوابی ئەوم پێ بەزەوە لە یاسای خۆپیشاندانە یا هەستەکەم تەوەری دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ئەگەر یاسای خۆپیشاندان زۆر بە کورتی بێ لەم بۆی ماوەی بەرنامەکەی ئێمە نەبا بۆ تەنزیمکردنی خۆپیشاندانە لە هەرێمی کوردستان بۆ تەنزیمکردنی خۆپیشاندانە بۆ ڕێگەگرتن و قەدەغەکردنی خۆپیشاندانیە لە هەرێمی کوردستان تۆ مۆڵەت وەرەگری لە ماوەی 40 ساعت مۆڵەتی پێ نەدرێت بۆ تێی خۆپیشاندانی خۆت بکەیت یعنی حەز ناکەم بچینە سەر تەوەری بەس یەک شتەڵێم من لێرە کاک محەممەد باز لەوە کرا ئەو برادرە باسی لەوە کرد بۆ جێگر قوبوڵ ناکە سەرۆکی هەر دەوڵەتێک ئازادە لەوەی بارەگاکەی لەکوێ بێت سەرۆکی ئەمریکیەکان بەڵام باز لەوە دەکەن کە بارەگای حیزب و بارەگای سەرۆکی هەرێم لێکشوندایە بارەگای سەرۆکایەتی هەرێمە کە سەرۆکی هەرێمیتیایە باسی لەوە کرد بۆ جێگر قوبوڵ ناکات بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێمی کوردستان جێگرێک دیاریەکە بۆ خۆی واتە مافی سەرۆکی هەرێمی کوردستانە کام ڕەشەح دیاریەکە بۆ خۆی بەس حەزەکەم یەک تۆ ئەمانە کە نەبوونی جێگر و بۆ ئەوەی کە جێگری تاکو ئێستا دیاری نەکردەوە ساڵێک ئەوە بەسەراتی پەڕیوە ینی ئەمانە ئەوەی کە لە پرسیارەکانەوە دێ ئەمە هەنگاوێک نییە بە ئاراستی ئەوەی کە دەسەڵاتەکان لە لای خۆی کۆکاتەوە کاک محەممەد دوو جۆر سیستەممان هەیە بۆ جێگر سیستمی سیستمی ئەمریکی جێگر لە حملەی ئینتیخابیەوە دیاریەکرێ هەر سەرۆکێک جێگرەکەی بۆ خۆی وە لە زۆر لە ویلایەتەکان ناوی جێگرەکەش لەگەڵ سەرۆکان نووسێ لە حملەی ئینتیخابەکە بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە ئینتیخابمان بۆ جێگر نەکردو ئینتیخابمان بۆ سەرۆکی هەرێم کردووە سەرۆکی هەرێم جێگردانێ بەس لەبەروی بینەرانی خۆشەویست حەزەکەم لەسەر یاساکە هەندێک معلوماتوان هەبێت زۆر جار باز لەوە کرێت کە سەرۆکی هەرێمی کوردستان مافی ڤیتۆی هەیە لەسەر قانونەکان سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێراوە بۆیە دەسەڵات بەڵام پێتان دەڵێم من کۆمەڵێک نمونەیەنمەوە هی سەرۆکەکان کە دەسەڵات کە متمانەی خەڵکیان بەدەست نێناوە متمانەی پەرلەمانیان بەدەستهێناوە مافی ڤیتۆی قوانینیان هەیە نزیکترین نمونە سەرۆکی عێراقە سەرۆکی هەڵبژێراوی عێراق لەلایەن پەرلەمانی عێراقی و متمانەی پێبەخشراوە بەڵام ڤیتۆی هەیە لەسەر یاساکان کە ئەینێرێتەوە بۆ پەرلەمانی عێراق و چەندین نمونەی وامان بینی سەرۆکی تورکیا سەرۆکێکە کە بە فەخریترین سەرۆک ناسراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەوە ناسراوە کە دەسەڵاتەکانی زۆر کەمە بەڵام سەرۆکی تورکیا مافی ئەوەی هەیە یاساکان بنێرێتەوە بۆ پەرلەمانی تورکیا دەسەڵاتێکی تریشی پێدراوە ئەڵێ ئەگەر پەرلەمانی تورکیا تانەکەی ئەویان قوبوڵ نەکرد بۆی هەیە لە محکەمەی دەستوری لە محکەمەی دەستوریش بۆی هەیە دووبارە تەعن لەو قانونە باتەوە لە کاتێک ئەو سەلاحیەتە بە سەرۆکی هەرێم لە وڵاتێکی فرە پێکاتەوە فرە جیاوازی تێڕوانینی وەکو هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتانە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی مەترسیدارە وەک ئەوەی کە باز لەوە دەکرێت کە دەسەڵاتی شێوازی پێکاتی هەرێمی کوردستان وەکو شێوازی پێکاتی لوبنانە وەک سویسرا بەوەی کە شێوازی سیستمی حکومڕانی لەوێ سیستمیشی بەڵێ دەمە قسەمانە سەرەوەی ئەمە بەڕاستی کێشەمالەوەیە کە یاسایەک دەردەکەین یاسا دەرکردن شتێکی زۆر ئاسانە بەڵام تطبیق و گونجاندن لەگەڵ ئەو ڕۆی کوردستان بەڕاستی شتێکی قڕز دەبیتن ئێمە بەڕاستی چەند جار ئەو یاسانە گەڕاندرێنەوە لە بۆ خەڵک چەند جار پرس بە خەڵک کراوە چەند جار ئیستفتا کرایە چەند جار ڕاپرسی کرای لەسەر ئەوەی کە یاسایەک کۆمەڵک دەنجی ناڕزایەتی دابزانین ئەو دەنگە ناڕزایانە لە چێن دەرن ترسەکە لێرەیە بەڕاستی ئەگە تەماشا بکەین دیسان دەگەڕێمەوە لە کۆمەڵک یاسا چووکە بەڕاستی هەندێک یاسای حیمان لە بەدەستی کاک بەسام دڵگران نەبیتن چووکە ئەو دوو یاسای بەڕاستی یاسای خۆپیشاندانەوە ئەو یاسای بۆ دوای لەسەر جەندەر دەچوو دوو یاسای زۆر حی و زیندینە کە قسەی لەسەر بکەین بەڕاستی بەبێ گوێدان ئەوەی کە ئەو خەڵکە بزانین ناڕزاییە ئەو هەموو گلەیە ئەو هەموو خۆپیشاندانێک کە ئەنجام درا سەرۆکی هەرێم نەهات بەڕاستی پەیامێکی ڕوونی هەبی لە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و پەیامێکی هەبیتن و ئەو دەنگە ناڕزایانە بەڕاستی ساکێتەوە پرسیارێک لە تۆکەم ئەگەر ئەم حاڵەتە شتێکی تری بەس نا پرسیارێک زۆر لەسەر قسەکانی توێ ئەگەر ئەم پرسیاری ئەم شتێکە تۆ وروژێنیت ئەگەر لەگەڵ ڕێزم بۆ تۆ ڕەنگە تۆ نیەتت نەبێ ئەگەر شتێکی تری لە پشتەوە نییە بۆ ئەو ڕخنەیە لە پەرلەمانی کوردستان ناگیرێت کە یاساکەی دەرچوانەوە بە زۆرینەی پەرلەمانی سەرۆکی هەرێمی کوردستان لە دوای ئەوەی پەرلەمان یاسایەک دەرەچێنێ سەرۆکی هەرێمی کوردستان بۆی هەیە پەسەندیکە بۆی هەیە بگێڕێتەوە پەرلەمان یاسای ڕۆژنامەوانی لە قسەکەی کاک بەسام زۆرینەی پەرلەمان یاسای ڕۆژنامەوانی ئەو هەموو دەنگە ناڕزایی لێ نەکەوتەوە کە یاسای خۆپیشاندان ئەو هەموو خۆپیشاندانە گەورەوە تەواوی کوردستانیشی گرتەوە کە بەبێ گوێدان بەڕاستی ئیمزاکە واژووی لەسەر کرا ئەو یاسای خۆپیشاندان خۆ یاسای ڕۆژنامەوانی ئەوەندە دەنگە ناڕزایی لەسەر کۆ نەکراوە
بەڵام لێرەیە بەڕاستی پرسیارەکە لەبەرچێ یاسای ڕۆژنامەوانی گەڕاندراوە پەرلەمان لەبەسەر یاسای جەندەر لە پاش واژووکردنیشی جارشکە باس و خوازی لەسەر دێتەوە جارشکە لەوانەیە پرۆژه یاسای پێشکەشکرێتەوە بەڵام یاسای خۆپیشاندان بۆ جۆرە بەڕێکراو کاتە ئێستا هیچ باسەی ڕووی لەسەر و هیچ پەیامەکی پێ دوایە لەو یاسادا ئەوەی کە باسی لێوە دەن خزمەتە بە ئەوە ترسەکەی و باسی دەکەی ئەوە ترسەکە لێرە و باسی دەکەی ئینەکە لێرە و باسی دەکەی بەڕاستی هەموو ئەو شتانێک کە جێی پرسیارە جێی گومانە جێی ئەوەیەکە خلە بۆ خەڵک ڕوونیە بەڕاستی سەرۆکی حکومەت پەیوەندیدارە بە سەرۆکی باشە ئەوەی کە من نامێ بچمە سەر یاسای خۆپیشاندان بەڵام نامێ بچمە سەری بەڵام ئەوەی کە بەڕێزت باس لەوە دەکرێت کە سەرۆکی هەرێم بۆیە ئەو یاسایە ئیمزا دەکات و واژووی دەکات ئەوەیە کە پەرلەمانتارانی سەر بە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمزایان کردووە هەموو لایەنەکانی تر ڕفزان بەس بۆ یاسای ڕۆژنامەگەریش پەرلەمانتارانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمزایان کردووە خۆ ڕەنگە بە زۆرینەی پەرلەمانی یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کوردستانیش زۆرینەی پەرلەمانی پەسەندی بکەن مسادقەی لەسەر بکەن بەڵام سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەگەر بە ئیجماع نەبێ ئیجێڕمەوە کاک محەممەد بنەمێ شتێک بڵێ بوونی سەرۆکی هەرێمی کوردستان و بوونی ئەو فیلتەرە کە جارێکی تر یاساکانی پیاتێ پەڕێت باشترین بەڵگەیە کە ئەمە شتێکی زۆر باشە سەرۆکی هەرێمی کوردستان سەلاحیەتی ڕەتکردنەوەی یاساکانی هەیە بەڵگەمان بۆ ئەوە چییە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەموو جارێ پەنا بۆ سەرۆکی هەرێمی کوردستانە بن ئەڵێن یاساکە ئیمزا نەکەی تەوقیع کۆکرێتەوە سەرۆک یاساکە ئیمزا نەکەی ئۆپۆزیسیۆن داوا لە سەرۆک یاساکە ئیمزا نەکەی کەواتە زۆر باشە بۆ دروستکردنی هاوسەنگی لە بینی سوڵتەی تەشریعی و سوڵتەی تەنفیزی صلاحیت بدرێ بە سەرۆکی هەرێمی کوردستان وەکو فیلتەری دووەم کەواتە بێلانی خۆی پاراستۆ سەرۆکی بێلانی خۆی پاراستۆ بە دڵنیایی بەڵێ ئەمن بەڕاستی دیسان نامە ینی شتی حیمان لە بەدەستێکاتە ئێستا کە بەڕاستی ئەو بێلایانێمان لە سەرۆکی هەرێم نەدیکە سەرۆکی هەرێمی کوردستانە بێلایانە هەتا ئێستا کە بەڕاستی باز دەشتی فعلی دەکەین ئێمە باز دەشتی ڕوون دەکەین یعنی ئەگەر خۆ پیشاندانێک ئەنجام دەدرێت دژی هەر یاسایەک مانێ ئەوەنی بەڕاستی دەستەشی لە پشتا مانێ ئەوەنی بەڕاستیەوە ئەوە دەستەشی دەرەکی یان دەستەشی ئۆپۆزیسیۆنی لە پشتا ئەدی ئیشی ڕێکخراوەکان چێ ئیشی ڕۆژنامەوانان چێ ئیشی خەڵکی سەربەخۆتیە لە خودی سەرۆکی هەرێمی کوردستان لە ئێستادا سەرۆکی هەرێمی کوردستان لە پرسەکاندا بێلایانی خۆی لە بەدەستدا زۆر جار ڕۆژنامەنووسان باز لەوە دەکەن کە هێندەی سەرۆکی هەرێم بەرگێکی حیزبی لەبەرای هێندە بەرگێکی سەرۆکی هەرێمی لەبەردانی لە پاش ئیمزاکردنی یاسای خۆپیشاندان بەڕاستی کە ئەو یاسایە پێشکەش و پەرلەمان کراوە کە لەوە قای ئێلانی لەسەکرا ئەمە بەڕاستی سەردانیش سەرۆکی پەرلەمانەوە کرد سەرۆکی پەرلەمان گوتی بەڕاستی من خودی خۆم تێبینیم لەسەر هەندێک ئەو یاسایە سەرۆکی پەرلەمان ئەوە باز بکەوە و ئەو یاسایە واژوو کرێتن بەڕاستی ئەوە جێگەی پرسیار و جێگای ترسان بەڕێسەڵیسی لەسەر ئەوەی من جارێ لەسەر ئەوەی بەرگێکی حیزبی لەبەرایە من پێم وایە بەرگێکی پێشمەرگانەی لەبەرایە بەرگێکی حیزبی لەبەرانیە لەو حاڵەتەی کە سەرۆکی هەرێمی کوردستان باش پرسیارێک بەرگی پێشمەرگانە خۆ پێشمەرگە لە حیزبەکانیشدا هەیە بەڵام مەبەست ئەوەیە کە سەرۆکی هەرێمی کوردستان باز لەوە دەکرێت من ئەمە پرسیارە و ئاراستی بەڕاستی دەکەم دیارە ئەمە تێڕوانینی خۆم نییە وەک تێڕوانینی ئەوەی کە من ڕۆژنامەنووسێ من وەکو پێشکارێکی بەرنامە ئەم پرسیارە ئاراستا دەکەم کە لە پرسیارەکان داهاتووە ئەڵێ سەرۆکی هەرێمی کوردستان زۆر جار پرۆژەکان یاساکان هەڵوێستەکان هێندەی لە بەرژەوەندی حیزبەکەی خۆی یاخود بەهۆی ئەو ڕێکەوتنامە استراتیژیەوە هێندەی لە خزمەتکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان هێندە لەسەر بەرژەوەندی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان کاک محەممەد با ئێمە شتێکێت تێکەڵی نەکەین یاسا لە پەرلەمانی کوردستان دەرەچێت سەرۆکی هەرێمی کوردستان نە پرۆژە یاسای ناردۆ بۆ پەرلەمان سەرۆکی هەرێمی کوردستان دوای ئەوەی یاسایەک بە زۆرینەی پەرلەمانی بۆی ئەنێرێت یا تەوقیعی لەسەرەکە یا ئەتوانێت تەعن لە بەشێکی بگرێ یا تەعن لە هەموو یاساکە بگرێت من حەزەکەم شتێک ڕوونکەمەوە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەر هەر یاسایەکش بنێرێتەوە بۆ پەرلەمانی کوردستان زۆرینەی پەرلەمانی جارێکی تر قبوڵی بکات سەرۆکی هەرێمی کوردستان جاری دوم حەقی ڤیتۆی نییە ئەوە لە بەردەمی منە ئەڵێ ئەگەر حەزەکەم ڕوونیکەمەوە ئەڵێ ئەگەر ناردی بۆ پەرلەمانی کوردستان لەم بارەدا بڕیاری پەرلەمانی کوردستان بڕیارێکی بنبڕە یعنی ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان تەعنیش لە یاساکە ئێمە باواتیە نەگەین سەرۆکی هەرێمی کوردستان ڤیتۆی لەسەر هەر یاسایەکە ئەو یاسایەکی باتڵە بینێرێتەوە پەرلەمانی کوردستانی زۆرینەی پەرلەمانی جارێکی تر قبوڵی بکەن سەرۆکی هەرێمی کوردستان جاری دوم ناتوانێت ڤیتۆی بکات حاڵەتە بۆیە ئەگەر باسی کاک محەممەد زۆر جار باسی چیەکرێت من زۆر جار لە میدیای کوردی بینم باسی ئەوە کرێت سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی زۆر بەرفراوانە و سەرۆکی هەرێمی کوردستان یەکێک لەو شتانی کە باسەکرێت حەزەکەم بەڕاستی لەسەر ئەو قانونە زۆر تەرکیز بکەین ئێمە نەچینە باری خۆپیشاندان باز لەوەکەن سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی بەرفراوانە بۆ هەیە پەرلەمان هەڵوەشێنێتەوە من بەس لێرە شتێکی منتەقی ئەڵێم بۆیەوە
ئەو یاساکەیە لە بەردەمی من ئەڵێ سەرۆکی هەرێمی کوردستان لە سێ کاتا بۆ هەیە پەرلەمان هەڵوەشێنێتەوە خاڵی یەکەم ئەگەر لە نیوە زیاتری ئەندامانی پەرلەمانی کوردستان دەستیان لە کارکێشایەوە لە نیوە زیاتری ئەندامانی پەرلەمانی کوردستان دەست لە کارکێشنەوە نیسابی قانونی کۆبوونەوەکانی پەرلەمان هەرتێگەچێت یعنی پەرلەمان خۆی تەعتیلە بێ خۆی ناتوانێت ئیتر کۆبوونەوە بکە بۆیە لێرە ڕێگە چارەیەکی یاسایی دانراوە سەرۆک بڕیاری انتخاباتی پێشوەخت بە حاڵەتی دووەم ئەڵێ بەردەستمە یاساکە دێمە لای بەڕێز ئەڵێ حاڵەتی دووەم بەڵێ کاک هێمن وەک کاک محەممەد لە هەولێر و باسی کرد سەرۆکی هەرێمی کوردستان کە هێندە قوربانی دابێت هێندە خەباتی کرد بە لەو پێنەوەدا ینی لە پێناو ئازادی و لە پێناو دیموکراسی و لە پێناو ڕزگاریدا چ ترسێک هەیە لەوەی کە ئەم سەرۆکە بە ئاراستەیەک بیباکە دەسەڵاتەکان لای خۆی کۆبکاتەوە کاک ئەحمەد سەنگاوی پرسیارێکی کردووە بە دیوەکەی تریدا ئەڵێ زۆربەی سەرکردە شۆڕژگەرەکانی دنیا کورسی دەسەڵاتیان بە نەخۆشی یان بەمەرگەوە دەستبەرداری کورسی دەسەڵات بوون لەم دوو تێڕوانیاڵی دوو زۆر هەیە بەڕاستی زۆرەیان کاتە خۆی بە خاوەنی هەموو شتێک دەزانی بە تایبەتی ئێستا لە بۆنی هەرێمی کوردستان خۆی بە خاوەنی هەموو شتێک دەزانی ئەوەیە کە دەسەڵاتی کردی شۆڕشی کردیا چۆن خۆی لە پاشان وا دەزانی ئەوە هەموو ئەو ملک و سەرۆت و سامان و دەسەڵات و تەرکیبەی هەموو ئەو وڵاتی بەڕاستی ئیویە لە دەرەوەی بازنەی ئەوەی هیچ کەسێک دەسەڵاتی ئەوەی نەکە جارشکە بێتە پێش ئەوەی یەک زۆر یەکەمێکەوە نەخۆشیەکە ئەوەی کە باس کرد هەتا لەسەر کورسی دەسەڵات یان بەمردنی خۆی دەبریان انقلابی عسکەری لێ دەکرێتن بەڕاستی بەس ئەوەی پرسیاری دووەم تەماشا دەکەی مسلزەمات و پێکاتە و تەرکیبە و ئەو مسلزەماتانەی تەمەنی من و جیلی من لەگە مسلزەماتێکی جیاوازە ئێستا سەردەمەکە بەڕاستی گۆڕانکاریەکان ئەوەندە خێران لەوانەیە زۆر پەیامێک زۆر بخانی 15 ساڵ بخانی لەو سەردەمە سرعەتی ئێستای هەموو دنیای لێ بەڕاستی گۆڕانکاری سیاسی کۆمەڵاتی ئابووری فەرەنجەکان ئەوەندە خێرابووینە لە دنیا زەرورە هەموو دەسەڵاتی سیاسی بە تایبەتی دەسەڵاتی سیاسی کوردستان خۆی مقارنە بکە خۆی هاوسەنگکە تریبی لەگەر ئەو گۆڕانە سیاسی کۆمەڵاتی ئابووری فەرەنجێکە لە هەر تاکەی دنیا ڕوودەدات لە هەر پێکاتێکی دنیا ڕوودا لێ بەسە غیابی ئەوەمان هەیە لە کوردستان بەڕاستی دەسەڵات و ئەو خەڵکانی کە ئۆپۆزیسیۆن و خەڵکی بێلایەن دوو بەرن لە هەموو دنیای بەڕاستی بەرەی دەسەڵات استفادە لە پێشنیارەکانی ئۆپۆزیسیۆن دەکات استفادە لە پێشنیارەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەکات استفادە لە پرۆژەکانی ڕۆژنامەوانان دەکاتن ئەو بەرەیەکە لە کوردستان دروست بەڕاستی خۆی لە خۆیدا ترسەکە هەتا زۆر جار کاتێک توندەبی لەسەری لەوانەیە زۆر جار چاوترسێن و هێز بەکاربینیتن کە زۆر جاریش دیتمان لە کوردستان بەڕاستی ئەو شتەمان دیتە ئەمە ترسەکە بەڵێ و کاتێک دەگاتە کاکێ من طبعا من متفقم لەگەڵ کاکێ ئەو باسی تەوازن نکات هاوسەنگی لە نێوان ئەو دوو دەسەڵاتە بەڵام یەک تەناقوسەیە لە قسەکانیە بەڕێی من سەرۆکی هەرێمی کوردستان ئەو هاوسەنگیە پارێزێ ئەگەر هەموو دەسەڵاتەکان تا ئێستاش پاراستوێتی ئەگەر کاکێ من ئەگەر دەسەڵاتەکان هەمووی لە پەرلەمانی کوردستانە کۆکەینەوە زۆرینەی پەرلەمانی یاسایەک دەرەچێنێ و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەرگایەکی تریان نامێنێ لێ بن بڵێن ئیمزای مەکە بۆیە ئەو هاوسەنگی کە جەنابەت باسیەکەی بەوە ئەبێ کۆمەڵێ دەسەڵات لای سەرۆکی هەرێمی کوردستان بێ یەکێک لە پرسیارەکان حەز ناکەم بە سەرماتیە پەڕێباسی لەوە کە سەرۆکی هەرێمی کوردستان مەغرور بوو لە ساحەفتای دەنگەکانی بەدەستێناوە بەڕاستی من قوتابێکی علوم سیاسە ئەوەی جەنابی سەرۆک بناسم پێم وایە لە متەواضعترین سەرکردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکێک لەو سەرکردانەی زۆر متەواضع ئەمن لەگەڵم کوردستان ئەوەندە بازەوەیکە کە نمونەی هەموو دنیا نمونەی هەموو دنیای بەڵام لە فعل دەبین نمونەی هەموو دنیا بیتن لەبۆی ئەمە فێرکراین ئێستاکە بەردەوام نەخێر و ئەمە لە واقعەکەین بەڕاستی وانێ زۆر بەڕاستی لە هەموو ئیتفاقی سیاسی من نمونەم بۆ ئەوە هێنا ئەوە بڕیاریەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تەوقیعی نەکە بە ئیجماعی پەرلەمانی یاسای ڕۆژنامەگەریشی ناردەوە پەرلەمانی کوردستان کە هەردووکیشان ئەیانتوانی بە زۆرینەی پەرلەمانی مسادقەی لەسەر بکەن لە نێوەندا یاسای خۆپیشاندانی پەسەند کرد یاسای خۆپیشاندان ئەگەر باسی یاسای خۆپیشاندان کرد منش ملاحەزەم لەسەر یاسای خۆپیشاندان هەیە بەڵام یەک ڕاستی هەیە پێویستە خەڵکی کوردستان بیزانێت هیچ یاسایەک نییە لە دنیای یاسایەکی بێکەم و کوڕی بێ کۆکە ئەڵێن یاسای خۆپیشاندانش کاکێ من یاسای خۆپیشاندان ئاەتی قورئانی نییە ئەکرێ لە بواری هەموو یاسایەک ئەکرێ لە بواری پراکتیکە ئەگەر یاسای خۆپیشاندان ئەو میکانیزمی بۆ تەنظیمی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان دانراوە یاسایەک بوو زانیمان لەگەڵ واقعی هەرێمی کوردستان ناگونجێت ئەکرێ یاسایە تعدیل بکرێ و زۆر احتیاجی پرۆژه یاسایی کە تەقدیم کرێ قازی ئەو شتێکی حەزەکەم باسی کەم قازی قاسم عبودی قسەیەکی زۆر جوانی هەیە لە کتێبێکی خۆیان ئەڵێ سیستەمی فیدرالی ئەوەندەی سیستەمێکە واقعی سیاسی کۆمەڵایەتی شێوەکەیە چەسپێنێ ئەوەندە سیستەمێکی قانونی نییە واتە هەر سیستەمێکی فیدرالی واقعەکەی خۆی چەسپێنێ پێم وایە سیستەمی کوردستاندا بەڵێ پێم وایە سیستەمی فیدرالی هەرێمی کوردستانیش سیستەمێکە پێویستە سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتی هەبێ بە ئەوی زۆرینەی پەرلەمانی نەتوانن هەموو شتێکمان بەسەر لەم ماوەی ڕابردوودا من کاتم کەماوە لەم ماوەی ڕابردوودا بە هەڵسەنگاندنی کار و هەڵوێست و تێڕوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان ئەم جۆرە مامەڵەکردن ئەم جۆرە هەڵوێستە ئەم جۆرە تێڕوانی و دەرکەوتن و ئەم جۆرە گوتارە
گوتارێکی بێلایەنە گوتارێکە وەکو بێلان بێ لە نێوان تەوازن ڕاگرێت لە نێوان هەموو لایەنەکاندا نەخێر سەرۆکی کوردستان ئەم بەدڵنیاوی دەڵێن بێلایەن نییە هەتا ئێستا بەلایەنە هەتا ئێستا کەمە خۆمان یەکلاکەنەوە لەگەڵ قانونی خۆپیشاندان هەیە ئەوە زۆرە لە بۆ نمونە یاسای خۆپیشاندان هەموو شتێک یەکلا دەکاتەوە سبەی ئەمن بەڕاستی خەڵکەشی فەقیر و سەرجادە و عارەمانچێک لە یاسا نازانی بە یاسا ڕێی لێگرتێکە نەتوانین ناڕزاکانی خۆی دەربڕی هەموو کەسی قانونی نییە بچی بە شێوەیەکی یاسای عریزە تەقدیم یعنی پێت وایە ئەوە لای کۆمەڵانی خەڵک لای بەشێک لە شارعی کوردی دروست بووە کە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی لانداری پێوە دیارە بۆ لایانی سیاسی بۆ حیزبێکی سیاسی ئەکید بڵێ سەرۆکی هەرێمی کوردستان بە فعلی سەلماندوێتی لە دابەشکردنی پۆستەکانی هەرێمی کوردستان لە یەکلاییکردنەوەی پۆستەکانی بەغدا لە ئەو قانونانی کە ئیمزای کردووە قانونی خۆپیشاندان وتی ڕایگەیاند ئەگەر بزانم قانونی خۆپیشاندان ئەوەندە کێشەیەکی گەورەی لەسەرەوتی نازانم چەند قانونیە ڕەنگە جاریش لە پەرلەمان بڵێم ئیمزاکەی خۆم ئەکێشمەوە بۆیە بەدڵنیایی پێداڵم سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی پرسیار ئەڵێ ئایا سەرۆکی هەرێم ئەو قسانەی کە دەکات ڕاستی کارەکانی دەسەلمێنن بۆ نمونە ئەو باسی یەکریزی میلەتی کورد دەکات توانیوێتی بەکردار بیسەلمێنێ یاخود کردار و هەڵسوکەوت و تێڕوانینەکانی لە ئاستی بڕیارە سیاسەکان لە ئاستی تێڕوانی لە ئاستی هەرێمی کوردستان تێڕوانیشی بێلایەنە توانیوێتی ئەو بێلایەنە بپارێزێت من پێم وایە جەنابی سەرۆک ئەوەندە بێلایەنە زۆر جار ئێستا سەرۆکی هەرێم و سەرۆکی حیزبەکەشێتی یەک شتێ من بڵێم بەپێی قانونی سەرۆکایەتی هەرێم باز لەوە نەکراوە سەرۆکی هەرێمی کوردستان نابێ سەرۆکی حیزب بێ و سەرۆکی بەریتانیا سەرۆکی حیزب و لە زۆر دەوڵەتی دنیا لە کوردستان بەڵێ ئەمە لێ بەڕاستی ئیشکالەکەمان لێرێ زۆر لە بەریتانیا دروستی ناکات ئێستا زۆر بنمونە ئێستا لە بەریتانیا دروستی واقعی نمونە کاریگەری هەیە نمونە ئێستا نەمسا فەڕەنسا سەرۆکەکەی لا بەخۆی لە خۆیدا وڵات بەڕێوە دەستێن ئەوەندە منەظەمە وڵات بەس لە کوردستانێک بەڕاستی ئەتوبێی ئەو سیستەمە دەسەڵاتانی کە لە کوردستان هەیە بەڕاستی ئەو هەموو دەسەڵاتە فراوانەی پێ بدەی بەڕاستی دیکتاتۆرێک بەرهەمدێنیتن بەڕاستی خۆی لە خۆیدا ئەگەر ئەوڕۆ نەبی ئێمە دەبی بەڕاستی پێشوازی لەو هەموو پێشنیار و لە هەموو قسانە بکەین کە بەڕاستی ڕێگر بین لە بەردەمی ئەگەر هەیە بەڕاستی ئێمە پێشنیار بکەین و کەمپین لەسەر دروستکەین کە بەڕاستی ئەو شتانە دووبارە نەتۆ لە کوردستان ئەمە دوو ڕوومانێ دەمێ ئەو قسەی تەواو بکەم بە دوو ئیتیجایی دەکەین 100% موافقم لە قسەکاری کاک بەسامی لە دەرەوە اتفاقی لە دەرەوە لە حکوومەتی عراقی و هەموو اتفاقیانە دەرەوە بەڕۆگی ئیش دەکەین بەڵام لە ناوخۆ بەڕۆژکەیش دەکەین بەداخەوە لە ناوخۆ بەڕاستی هەتا ئێستا کەمە هەتا ئێستا ئەو دیموکراتیە جەوهریەی کە لە کوردستان باسی لێ دەکرێت بەڕاستی ئەو شتە وجودی نییە من ڕاستیەک بڵێم سەرۆکی جەنابی سەرۆک زۆر جار بۆ پاراستنی یەک ڕیزی لە هەرێمی کوردستان تەصحیح بە ئیستحقاقی انتخابی پارتی دیموکراتی کوردستان داوە زۆر جار پۆست هەبووە بەپێی ئیستحقاقی انتخابی پێویست بۆ بدرێت پارتی دیموکراتی کوردستان بۆ یەک ڕیزی و بۆی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە بەغدا پۆست وەرگرن پۆستەکەی داوەتە پارتێکی تر و ئەو یەک ڕیزیە بەڕێی من سەرۆکی هەرێمی کوردستان مەرجعی سیاسی خەڵکی کوردستانە دەنگی لە سەدا پەرلەمانی سەرۆکی هەرێم مەرجع سەرۆکی هەرێمی کوردستان مەرجعی سیاسیە مەرجعی بەڵام یەکشت بڵێ سەرۆکی هەرێمی کوردستان هیچ جارێک لە هیچ پرسێکی چارەنووساز بەبێ پەرلەمانی کوردستان بڕیاری نەداوە سەردانی بەغدای کردی بێت چۆتە پەرلەمانی کوردستان گەڕابێتەوە چۆتە پەرلەمانی کوردستان لە هەموو پرسێکی ئەو دەسەڵات کۆکردنەوەی لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمی کوردستانە دوجار بە قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستان و مەترسینیە بۆ دوای پێم وایە هاوسەنگی دروست کردووە لە بینی هەردوو دەسەڵات بەڵێ هاوسەنگی دروست نەکردووە نەخێر لای پەرلەمان بێ بەتەنها نەخێر ئەمە پێم وایە یەک لە هەڕەمەکان کە ڕاسی هەڕەمەکەی زۆر باشە ئەو دەسەڵاتە بیتن چکە جارشکە مەزدەرشکە دەبیان لینکەشکە دەبی کە جارشکە ئاڕاستی بیرۆکانی خۆتی دەبکەیان گلەکانی خۆتا دەبکەیان پرۆژی پێشکەش بکەوە بەڵام ناکە ئەوە کە هەموو دەسەڵاتیش پێ بەخشیتن کامی هەموو دەسەڵات من دەسەڵاتەکانم لەبەردەست ئێستا من فەرماندەی قاعدە سێشتا پەروەردە هێز ئەوە تەوا هەموو شتێک لە سەرۆکی هەرێمی کوردستان وەزیری پەروەردە زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان کاک بەسام عەلی قوتابی ماستەر لە زانستە سیاسەکان کاک هێمن فەرید چالاکی باری کۆمەڵگەی مەدەنی زۆر بەخێر بن خۆشحاڵین بابەتە بنتان لە ڕووی بەرنامەی ڕەهەند بینەرانی بەڕێز کاتێکی خۆش بۆ گەشت لایەکتان تاڵقی داهاتوو خۆتان لەگەڵ دەستان خۆش بێ